هاوڵاتیانی کەرکووک لە پێشوازی و ئامادەکاریدان بۆ یادەکانی بەهار و نەورۆز. بۆ ئەمە بەستەش ڕوویان کردوتە بازاڕەکانی شارەکە. بە مەبەستی خۆئامادەکردن و کڕین یاخود دوورینی جلوبەرگە کوردیەکانیان، هاوڵاتیان لە کەرکووک ڕوویان کردوتە بازاڕەکانی شارەکە، ئەویش وەک ئامادەکاریەکە بۆ بەهار و نەورۆز. هاوڵاتیان باس لەوەش دەکەن لە پێناو پاراستنی کەلتور و شوناسی کورد لە کەرکووک بە پێویستی دەزانن جلوبەرگی کوردی بپۆشن. ئەمە هاتوون بۆ جل کوردی مناڵ داواکە گەورە داواکە هەموو ساڵێم کاتێ لە دێن بۆ بازاڕێک کڕی خەیات ناوی دوورێ بە مانگێ بە 20 ڕۆژ اینجا خەیات بیدوورە بۆمان. وەڵام بۆ جل کوردی کڕیوە بەس هێشتا ماوی دەمە خەیاتە مانگێ 2 مانگ پێشەوەی نەورۆز بێ خۆمان حاضرکەین. ڕای من گرنگی هەیە بۆ نەورۆز تاپان هەموو کەسە جل کوردیەکە و نەورۆز جەژنێکی نەتەوەی کووردە پێشۆخت خەڵک خۆی ئاماداکەوە چێتە بەرگ دوورەکان بەرگدا دەدورین بۆی ڕۆژێکی خۆش بە سەر بەرێ لە نەورۆزە. منیش ئەمڕۆ کە هاتوومە تێرە بۆ هاتووم خەیاتەکان بەڕاستی قەڵەباڵەغە بێ کە قەڵەباڵەغە بێ گەر پێشوەخت نەچی فریان ناکەوێت بۆی قاتەکە دەرچەوە قاتێکی جوان و ڕێکوپێکت بۆ دوورە. خەڵکەم و جلی کوردی بپۆشێ لە بەرەوەی جلی کوردی جلێکی نەتەوایەتی کوردیە ینی بۆی بەزر نەبێت. کاسبکاران دەڵێن بەبراورد بە 2 ساڵی ڕابردوو کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هاوڵاتیان کەمتر داهاتنە بازاڕەکان بە مەبەستی کڕینی جلوبەرگی کوردی، لەم ساڵدا هاوڵاتیان بە شێوەیەکی جیاواز و گوڕوتینەوە سەردانیان دەکەن، بەڵام بەرزی بەهای دۆلار وای کردووە هاوڵاتیان خواستیان لەسەر ئەو کەلوپەلانە بێت کە نرخەکانیان مام ناوەندا. ساڵانی پێشوو لە مانگی یەکەوە خەڵگات لە مانگی یەکەوە گەرمگوڕێکی پێوە دیار بوو، هەم دۆلار نزم بوو، هەم وەزعەکە خۆشتر بوو، هەم ساڵا بڵێ بەهاری خۆشتر بوو. ئیمساڵ هەم دۆلار بەرزە، هەم بێ ڕاتبیە بێ مەعاشێ بڵێ، هەمی بێبارانیە، هەمووی تەسیری کردووە. زۆر باشە. ئەم ساڵ باشترە، ساڵی پێشوو 2 ساڵ پێشوو باشترە. ئەم ساڵ تۆزیە زیادە قەڵەباڵغیە بینین لە بازارە بۆ جلی کوردی. سعرەکان لەگەڵ ساڵ 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا گرانتر بۆ سعر. خەڵک حەزی لە سعری گران نییە، بەڕاستی حەزیان لە سعرەکان لە 40,000 تا 50,000 بکەوە. جیاواز لە بۆنە و یادەکانی دیکە، ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی یادەکانی بەهار و سەری ساڵی کوردی، هاوڵاتیان بە مەبەستی خۆئامادەکردن و کڕینی پێداویستیەکانیان ڕوودەکەنە بازاڕەکان، چونکە بە ڕەمزی نەتەوەیی دادەنێن هاوکات بە بایەخەوە دەڕواننە یادەکانی بەهار و نەورۆز، بۆیە لە ئێستاوە ئامادەکاریەکانیان دەست پێ کردووە. زانانە بەس کەناڵی کەرکووک